سلااو و ڕێز ئەمە ئەم نوچەیە لە NBC نیوز بڵاو بووە ڕۆژنامەنووسێکی ئەمریکی نووسیە پشتڕاست نەکردە بە سەرچاوەکانی ئەم نوچەیە ئەمە راپۆرت نییە نوچەیە نەگۆتارش و لەبەر وانە جێگۆمانە بەڵام بۆ ئەمە بوتە دەنگێکی گەورەداوە زۆر قسە لە سەراتەکردن لەبەر بەشێک لە هەلمەتێک میدیای تورکی و عەرەبی شۆفینی ئێستا بەکارتێنن بۆ ژینگەیەکی درونی دروست بکە لای خەڵک بە کشانەوەی هێزی ئەمریکی لە ڕووی واقعی هیچ وان نییە ڕۆژنامەی ئەشەرق الئەوسەط میدل ئیستی عەرەبی سعودی دووبارە پرسیاری لە بنتاگۆنی کرد ئێوە بەتەمانە لە سووریا لە ڕۆژهەڵاتی و باکووری سووریا خۆ بکشێنن ئەمە پێش 48 ساعت وان پرسە وەڵامیاندا هیچ پلانێک ماوان نییە بەڵام ئەگەر تو بگەڕێت دقەکەی ئینگلیزی ئەم ڕۆژنامە NBC ڕۆژنامە NBC نیوز دەبینێ باسی سیناریۆهاتی کشانەوەی دیکێ نە باسی کشانەوەی دیکێ لەبەر شێ لێرەوە دوا بە ئێمە جیازی بخن نیوان بریاری کشانەوە و سیناریۆی کشانەوە بریاری کشانەوە ئەرکی کۆشکی سپیە ئەرکە بریارێکی سیاسیە نە بریارێکی سەربازیە بریاری سیناریۆهاتی کشانەوە لە ڕووی تەکنیکی بنتاگۆندن ئامادەی دیکێ و بۆ هەر هێزێکی ئەمریکی لە دەرەوی سینۆری ئەمریکا یعنی ئەڕێ لە قەتەر بێ لە کوریا بێ لە ژۆپان بێ لە گشان هەر کاتێک ئەم سیناریۆی کشانەوە ئامادەی دکن لەبەر ئەمە کێشەیەک یان بڵێن کێشەیەک تەکنیکیە نە کێشەیەکی سیاسیە و ئەم ڕۆژنامەوان کە نووسیتە دەڵێت سیناریۆهاتی کشانەوە بۆ 30 ڕۆژ بۆ 6 ڕۆژ بۆ 90 ڕۆژ باس دکێ بەڵام ئەمە نەسەرکەوتوو بوو ینی لەبەر زۆرتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم باساتیەکردن لە میدیای ئۆروپی ئەمریکی ئەوەندە گرنگی پێ نەدانا و ئەم قیرەویرە لەسەر دروست نەکردنا لەبەروانە دبا بە ئێمە جیازی بخن نیوان نوچەین سەختە و نوچەین واقعی نوچەین دروست و ڕاست ئەمە نوچە نەبوو ئەمە ببورن راپۆرت نەبوو ئەمە نوچەیەکە پشتڕاست کردە بە دوو کەس دوو سەرکردەی یان دوو فەرمانبەرین پنتاگۆن کە ناویانیش نییە و ممکنە پرۆپاگاندا بێ من بخۆم لەو 10 ساڵی ئەخیر لە 2015 تا ئێستا کە هێزی ئەمریکیاتیە لە ناو زەوی ڕۆژاوایی کوردستان دەهان جارە تووشی ئەم سیناریۆ بوومە سیناریۆی بڵاوکردنەوەی نوچەین هەڵا بە پرۆپاگاندا یان بە بشتگیری دوو ریژیمی تورکی و ریژیمی ئیرانی هەردوویان ئەم پرۆپاگاندا و قەتەر ئەو دەوڵەتی چەوت کە ئەماشتان بڵاو دکێ و زۆر جاران لە میدیای ئۆروپی بینیمە کە ڕۆژنامەنووسێک خۆفرۆش گۆتارێکوان نووسیە یان بڵاو کردە بۆ ئەجندەی سیاسی یان دەرونی یان کۆمەڵایەتی یان ئستراتیژی ئەمنی ئەولاهی قەتەری تورکی ئیرانی ئێستا لە ڕووی واقعی دوو دەوڵەت هەنە سوودیان بۆ ئەم کشانەوە هەیە پێش ئێستا ریژیمی ئیرانی بوو هەر بەردەوام ئیرانیش دوێ لە عێراقیش هێزین ئەمریکی خۆ بکشێنن و هەمیشە تورکیا دویست لە سووریا ئەمریکان هێزی خۆ بکشێن هەردوو دەوڵەت فۆبیایی ئێوەزان فۆبیایی لە مێنتالی هەردوو دەوڵەت هەردوو دەستهڵات فۆبیایی کورد هەیە و ناون سیناریۆیەک شێوازی باشووری کوردستان دووبارە ببێ ترسیان هەیە کورد ببنە خاوەنی چارەسەری زانن ئێستا مەسەلەی غەزا ئێستا سیناریۆیەکی ینی وەرزێکی تازە دەست پێ کردووای
ئەگەر بەستی لەگەڵ ئیسرائیل ئەمریکا دەمینێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەریای سپی نادێ بە دەست رووسیا یان ئیران ناوچەی سووری ئەگەر سبێنێ ئەم سینناریوە جاران ئەگە لە لۆجیک لە منطق ئەگە ئێمە بووێت تشتێک فەرەدێک دامەزرێنن ئەمە فەرەدی دژ پێشکەش دکن ئەنی مەسەلەن نوەکی نمونە ئەیتوانم باس بکە مەسەن ئەگەر ئەمریکا خۆ لە سووریەکشان و هێزی حەسەد لاواز بوو ئیچی ببێ لە سووریا داعشێ بەرز بێ دەست باڵا بێ جەبهەت النەسرە ئەلقاعیدەی دەست باڵا بێ ئیرانی ئێبێتە ناو سووریا ئەمە گشت هێریشن لەسەر سینۆری لوبنان و ئیسرائیل و ئوردن یعنی سیناریۆی دوام ئۆپشنی دوام زۆر خراپ بێ لە ڕووی واقعیەوە ئەمە نایتوانن بیر بکن ئەنو ئەمریکا خۆ بکشێنێەوە حەسەد لەوازم بێ بەڵام هەر کاتێک ممکنە ئیدارەیەک ینی بەڕێوبەرایەتیەک ئەمریکی بێ تازە بریاری کشانەوە بدێ بەڵام بەپێ هۆکارین ڕۆژانە واقعی ئەم شت ئێستا نییە تشتێک و ئاگاداری نەکردە بریار نەتەنیا ئەمریکیە دوا بە ئێمە ئاگا لێبن کە ئەم بریارە پێویست بە ڕەزامەندی ممکنە فەرەنسا و ئەڵمانیا و بریتانیا هۆڵە ئەوەی ئەندامن لە ناو کوالیسیۆنی هاوبەندین دژی هاوبەندی ناودەوڵەتی دژی داعش ئێستا ئەم سینناریوە دوور دەبێ لەبیر منە ینی ترامپ نەکەسێکی لۆجیکیە نی ڕفتاری ترامپ لە دەرەوەی پێشبینیە نایتوان بڵێن ترامپ سبێنێ واکیان واکێ کەس نایتوانێ ئەمریکیەکان بخۆن نایتوانن بڵێن وەڵی ڕفتاری ترامپ بەم شێوە بێ بەڵام ئێمە بەپێ کاتی خۆ 2019 ینی هێزین ئەمریکی کە بریاردا و جۆن بۆلتنیش باس کردیە کە لە ڕێگا بوون دەکشاندن بەر و باشووری کوردستان من لەسەر میدیام گۆخە ناکشێنن قسێ من وەکی گاڵتەیەک بوو ینی ئەوان تێدیهێشتن چۆن خۆ ناکشێن کاکە مەسەلەی کشانەوە نە مەسەلەیەک بریارێکدا و هێز کەوتە جوولاندنەوە بوو نا دوای چەند سەعەتێک یەکسەر بنتاگۆن و دەستگاین ئەمنی ئەمریکی و کۆنگرس دەستێوردان لەم بریاری ترامپکردن و خۆکشان ینی گەڕای لە بریاری خوا ینی بەردەوام نەکردووە بریاری خۆجێ بەجێ نەکرد لەبەروانە تشتێک هەیە پێ ئەڵێن شەرت و مەرجن واقعینە بەپێی شەرت و مەرجەکانین واقعی ئێستا لەم قۆناغەدا کە سووریا لە قۆناغێک زۆر هەستیاردەیە عێراق لە قۆناغێک زۆر هەستیاردەیە ئەو حتا ئەو میلیشیاتی بەسەر ئیراندا لە ناو عێراق ئێستا دەڵێن ئێمە لاریمان نییە ئەگا هێزی ئەمریکی بمینە لە عێراق و پێویستمان بە هێزین ینی هاوپەیمانانە بمینن و بەردەوام بن و ئەم مەسئلە نەتەنیا بریارێک سیاسیە ینی لە مێشکی یەک تەک دەرکەوێت ئێوەزانن بریاری سیاسی لە ئەمریکا بریاری بەڕێوەبەرایەتیە بریارێک لە ستراکچەرتی لە ئەوەتی نەبریاری تەکەوەکی کۆمارین مۆز کۆمارین بانانەس ینی بانانەس کۆماریوان کە بریار بەسلوەکی سووریا و ئەوە یان وەکی خامنەئی کە بریار لەسەری خۆی دێ سەر و کۆمار لە دەڕە و دخی نا ئەمریکا بریاری دەستگایە و دەستگانە بە ئاسانی بریار و زوو یەکی شێن حکومڕانی لە ئەمریکا کە بریاری سیاسی دینامیکی زوو بە پەلە نایدا تشتێکوە ئەحمەد شەرع نەگوتو بەڵام میدیای تورکی لەسەر زمانی ئەحمەد شەرع دووبارە کردیانی و تشتێکوە حەقیقی نەبوو باسی قسەت نەکرێت لەوێ ینی لە میدیا حتمما لەگەل تورکان باسی داهاتووی قەسەد و ئەوە کریە و تورکا حتمما داوا لێ کریە بەڵام ئەحمەد شەرع لەوەی زیرەکترە خۆتوشی شەڕێک بکێ لەگەل قەسەد بۆ ئەجندەی تورکیا و ئەمڕۆ وەزیری بەرگری تورکیا وەزیری بەرگری ئەحمەد شەرع گوتی ئێمە ئامادە نین تووشی شەڕێک بن لەگەڵ قەسەد و خین وڕژێنن بۆ هیچ ئەجندە ئێمە لە ڕێگای
دبلوماسی ئەمە ڕێکەوتنێک دەکەن و چارەسەری مشکلەمان لەگەڵ قەسەد دەکەن ئەمە لەلایەک لە لای دووەم ئەگەر تو بخوێنێ نامەکەی ئەلیزێ کە بۆ شەرع ناردووتە لە نامەدا پێ ناڵێن سەرۆک کۆماریان دەڵێن سەرۆکی دەمەکی بۆ دەستهلاتی گواستناوە ئاتشتێک بەو معنەیە لە سووریا واتەی وێنا تا ئێستا ڕەواتیەک ئەحمەد شەرع لە هیچ دەوڵەتێک نەگرتیە تەنیا لە تورکیا و قەتەر گرتیە هیچ دەوڵەتێک ڕاستە پەیوەندی هەنا و هەندێک دەوڵەت پیرۆزباییژی پێکردیان بڵێن نە پیرۆزبایی پەیوەندی لەگەڵکردنە بەڵام نەواتەی وێنا پەیوەندیان دبلوماسی بوونە ئەحمەد شەرع شەرت و مەرجی هەنە شەرت و مەرجی ناودەوڵەتی هەنە بۆ بەردەوامکردن و ڕەواکردنی دەسەڵاتی ئەحمەد شەرع و پێی 3 مانگدانە ئەگە بتوانێت گشت سووریەکان کۆی بکێت پاشی وێنا کۆمەلگای ناودەوڵەتی ڕەواتیەک پێ دێ بەڵام بەم شێوە کەس ڕەواتی بە ئەحمەد شەرع نادێ و ممکنە دوای 3 مانگ ئەگە فەشەلینە ئەحمەد شەرع ممکنە سزای ناودەوڵەتی لەسەر سووریا زیاتر بن لەبەرەوە ئەحمەد شەرع لەم قۆناغەدا زۆر نیگەرانە بەڵام من دوێت شتێک ڕوون بکەم پێش سەردانی ئەحمەد شەرع بۆ تورکیا لێدوانی لەگەڵ ئەردۆگان 3 وەزیری دەرەوە نامە ناردن ئەم نامە بەڕای من بۆ ئەردۆگان و پێشوازی بکێ لە ئەحمەد شەرع ویستن ئاگاداری بکەن ئەنۆ تو زۆر ئەو ئەلیوشن ئەو هام یعنی ئەوەی ئەو هامی ئیمپراتۆری لە مێشکی خۆوازلی بێنە و دژایەتی کورد وازلی بێنە بڵێن چی گوتی وەزیری دەرەوەی فەرەنسی دەڵێ ینی گوتی پێش ئەم لێدوانە بەسەریحی بە ئەم نامە بۆ ئەردۆگانن کورد هاوبەندین منە ئێمە برایمەی چەکن برادەرین چەکن ئێمە هیچ واز لە پشتیان ناینن و دبابێ کورد بەشدار بن و مافیان هەیە لە داهاتووی سووریا و بەشدار بن بۆ چارەسەری خوا ئەمە وەزیری دەرەوەی فەرەنسی بن ویست بە حەقان فیدان بڵێن ویست بە ئەردۆگان بڵێن ئەگا لە مەسەلە بن دووەم وەزیری دەرەوەی بریتانی دەڵێت دبابێ پرۆسەسی گواستنەوەی سیاسی لە سووریا گشتیانە بێ و دبابێ کورد بەشێک سەرەتا بن مافیان چارەسەر ببێ وەزیری دەرەوەی ئیسرائیلی چی گوتیە گوتیە ئێمە ئێستا چاودێری جوولەبوونی تورکیا لە سووریا دکن کە دوێ سەرکردایەتی جیهانی ئیسلامی سونی بکەیت لە ناوچەکەدا وەلەوەی زیاتر زۆر لەبەردەستم زۆر ڕاگەاندنێن بەرپرسێن ناودەوڵەتی ئەوەژی ماکرۆنیش تەلەفۆن لەگەڵ ئەحمەد شەرع کردیە ئەلیزێ بڵاو کرد لە سایتی خۆ ماکرۆنیش پێ دڵێ ئێمە ناوەڕۆکی ئەم پەیوەندیەی ماکرۆن لەگەڵ ئەحمەد شەرع بۆ پێ بڵێ ئێمە پشتگرێن قەسەدن ئەمە واز لە قەسەد ناینن و دبابێ کێشەی کورد چارەسەر بێ ناوەڕۆکی بەگشتی کە ئێستا میدیای عەرەبی ئەم نامەی ئەم پەیوەندیە ئەم نامەی ئەلیزێ و پەیوەندی ماکرۆن بۆ ئەحمەد شەرع بە سەختەیی وەردەگرێن لە فەرەنسیەوە بۆ عزمانی عەرەبی و بۆ تورکی اینجا ئێمە دبابێ زۆر بە وردی لەسەر میدیای عەرەبی ئێستا زۆربەی حتا میدیای کوردی هەندێک ژێر کارگیری پرۆپاگاندای ئەنەدۆڵ ئەجەنسی و تورکیدا دەبێت زۆر ئێمە ئاگاداری بە هەستیاری بخوێنن پانۆرامای سیاسی چۆن دەبێ ئەمە بە پەلاو و سەبارەت بە هەلوێستن دەوڵەتێن عەرەبی وەکی سعودیە و ئیماراتەوەوانە پەیوەندیان لەگەڵ قەسەد هەبوو و حتا ڕادەیەک پشتگیریش هەبوو ئێستا تۆزێکی ڕەفتاریان گواریە دیارە ڕێککەوتنێک نیوان سعودیە و تورکیا بووە لەلایەک سعودیە نیگەرانە مەبەستەکانی تورکیا لە ناو سووریا بە هیچ حالی قبول ناکەی تورکیا دەست بەسەر سووریا و سەر سەمیانی سووریا و سەرچاوەکانی مادی و ئابووری سووریا دەینێ هەمیشە ئیمارات لە ڕووی ئەولاهی یان بڵێن لە ڕووی ئەسایشی بڵێن مەسر نیگەرانە مەسر دەوڵەتێک زۆر بەهێزە یانی ئەیتوان بڵێن مەسر لە ئیران و لە تورکیاش بەهێزترە لە ڕووی سەربازیەوە
وقبول ناكي بهيج حالي تركيا دست لسر دریای سپی دەینێ ومە بەستی تورکیا دەست لەسەر دەریای سپی دەینێ دەست بەسەر غاز دەینێ غازی لە دەریای سپی تا سینۆر ئیسرائیل نا ئیسرائیل قبول دەکەن نا مەسر قبول دەکەن ئەمە لەلایەک بەڵام ئەمە هەرسێ دەولەت سعودیە قەتەر سعودیە ئیمارات و مەسر دوون ئێستا پەیوەندیەک نەرم و شل لەگەڵ ئەحمەد شەرعکن دابزان مەبەستەکانی ئەحمەد شەرع چییە لەبەر ئەحمەد شەرع بۆ خۆ نیگەرانە بەرامبەر تورکا نە پیاوی تورکایە سادە پیاوی تورکایە 100% پیاوی تورکایە سێر دەکەن بۆ چاودێری ڕەفتاری شەرع دەکەن ئایا خۆ بەسەر تورک دێت یان بە خۆسەر عەرەبە بە قەنەعەتی من ئەحمەد شەرع بۆ خۆ دوێ بەسەر دەولەتێن عەرەبی وەکی سعودیە دەبێت لەبەر پێویستی ئابووری بەوانە ئەگەر سعودیە و ئیمارات پشتگیری ئەوە نەکەن سووریا ئاوەدان هەر نابێت سووریا ئێستا ڕاستوخۆ پێویست بە 8 ملیارد دۆلارە و بۆ گشتی پێویست بە 600 ملیارد دۆلارە بۆ ئاوادانکردنی سووریا تا بگێ قوناغی 2012 تورکیا وەکی دەولەتێک چەتەیە مە دزی دەکێت تورکیا هیچ ولا قۆناغێک خراپ دەیە قۆناغێک ئابووری زۆر خراپ دەیە دوێ دەست لەسەر غازی سووریا دەنێ کە ئەوەی لە ژێر دەستی قەسەدا پێ ئاڵێن حەق للعومەر سعودیا ئەوانە باش تێگەشتینە مەبەستەکانی تورکیا دوون پەیوەندیەک نەرم لەگەڵ ئەحمەد شەرع بکەن دا ئەحمەد شەرع زۆرتر بە ئاراستەی تورکیا نەڕوا لەبەرەوەانە لەم هەفتەی کە ئێمە ئێستا قسە دەکەن میدیای سعودی گۆتاریان گوهارتیە سەبارەت بە قەسەد بەڵام ئەم گوهارتنە ئەم گۆرانکاریە نە استراتیجیە تاکتیکە ئەدبابێ ئێمە ئاگا لێ بن ئەحمەد شەرع لە ناو خۆ دەتەرسێ ئەحمەد شەرع لەبەر زۆربەی ئەو گروپێن سەرکردایەتیان دکێ ئەم گروپانە بەسەر تورکیانە لەوانە 3000 ئیگۆریە تورکمەنین سینن جگەل ئەوەی لە ئۆزبەکستان هاتنەوە لەوانەش ژمارە بەوردی نازانم یەکیان کوردی ڕۆژهەڵات و پەیوەندی لەگەڵم کرد لە عەفرین بوو دەڵێ ئێمە 3000 چەکدارن کوردی ڕۆژهەڵات ئەوەی جیهادینە و کوردی باکوورن و باشوورن بەڵام 3000 نییە باوەرم 1000 تا 1500 بێ ئەمانە گەش ئەحمەد شەرع نیگەرانە ئەحمەد شەرع دوێ خۆ گونجاو بکێ بۆ شەرت و مەرجێن ناودەوڵەتی و شەرت و مەرجێن هەریمی عەرەبی تایبەت سعودیە و ئیمارات بەڵام لە عینی وەخت ترسی هەیە لە ناوخۆ ترسی لە ناخی هەیە لە ناو هێزەکانی کە ئێستا پێیان دەڵێن دەستەی تەحریری شام کە نەمانە زۆربەیان ئەمانە بەسەر تورکیانە و تورکیا هەر کاتی بووی ئەیتوانێت کێشەیەک گەورە ناوخوا بۆ ئەحمەد شەرع دروست بکە